دکتۆر گیان زۆر سوپاس. پندێک هەیە ئەڵێ ئەگەر نەزانێک برد بخاتە گۆمەوە بە سەدان زانا دەرنایەت. خۆی ئەمە بالضبط لەسەر چ قۆناغێکی ژیانی مرۆڤ ئەسەبێت یعنی تەطبیقە بێ. مامۆستا عەیفەمە لە چێوە هاتووە؟ ئەڵێ ئەگەر نەزانێک بەردێ بخاتە ناو گۆمێکەوە بە 1000 زانا دەرنایە. مامۆستا گیان ئەم بینایە ئەگەر موهەندیسێکی نەزان وەستایەکی نەزان ئەساسێکی خوارێ بۆ دابنێ بە 1000 موهەندیس و زانا ڕاستەکرێتەوە ئەساسە خوارە مستحیلە ڕاست بکرێتەوە ئیلا بێتێکی بێ. کەواتە مەبەستیەوەی ئەگەر کەسێکی نەزان ئیشێک بکە لەسەر بنەمایەکی ڕاست نەبێت چاکردنەوەی زۆر زەحمەتە. اینجا ئەمە گەرێ من ڕەبتی بکەینەوە بە بابەتەکەی خۆمانە بابەتی پەروەردەی. مامۆستا گیان تۆ ئەگەر مناڵەکەمان خوار و خێش دەرچوو پەروەردەیەکی سەقەتمان کرد هەل لە مناڵیەوە نازمان نایە شخصیەتێکی لاوازی هەبوو دوو تربیەت بوو ئیتر ئەم مناڵە کەسێتێکی لاوازی بێ بە 1000 زانا و پرۆفیسۆر ڕاست ناکرێتەوە. مەبەستی لەوەیە هەموو شتێ بێ بنەمایەکی ڕاستی هەبێ لەسەر بنەما خوارەکە دەستی پێکرد ڕاستکردنەوەی زەحمەتە بێ. هەر ئەوەشەیە بە گاڵتەش نەوتراوە ئەڵێ 1 گرام خۆپاراستن باشترە لە 1000 تەن چارەسەرکردن. مامۆستا گیان تۆ بە تۆ ئەڵێ مناڵ پێویستی بە خۆشەویستی هەیە پێویستی بە ڕێزگرتن هەیە ئەم زۆر بەسیتە هەموو کەس دەتوانین بیکە. ئەگەر ئەوە نەدایە مناڵەکەمان ئینحرافەکە تووشی لادان و سەرڕۆییە بێ بە 1000 ملیۆن دلار چاک نابێتەوە. ئەو مەبەستی لەوەیە بۆیە ئەم پەندانە بە ڕێزان ئەگەر چیتە ناو قوڵاییەوە هەمووی حکمەتە زاناکانیش هەمووی لەسەر ئەوە کۆکن